لە جیهاندا گەنجان پایی سەرەکی و بزوێنەری هێزی گۆڕانکارین. لە هەرێمی کوردستاندا چیرۆکی لاوان بە قەیرانێکی قوڵی بێکاری و دابڕان لە مافە سەرەتاییەکان و کشانەوەی هیواکان دەست پێ دەکات. ماوەی چەندین ساڵە دەرچوانی زانکۆ و پەیمانگاکان لە بارودۆخێکی سەخت و دژواری دارایی و گوزەراندا ژیان بەڕێ دەکەن. حکوومەتی هەرێمی کوردستان زیاتر یعنی خەم لە گەنجەکان بخوا و هەلی کاریان لۆ بڕەخسێنێ و دامەزراندن ببیتەوە. ئێستا تەماشا دەکەی ساڵانە نزیکەی 50,000 کەس لە قوتابیانمان تەخەڕوز دەکەن، بەڵام بەداخەوە دامەزراندن نییە. بگرن نەک لە بۆ هەر ئەوانەی کەوا تەخەڕوز دەکەن، لە بۆ یەکەم و دووەم سێمەکانیش نییە. ئەزە بۆیە ئەگەر بکرێ حکوومەتی هەرێمی کوردستان دامەزراندن بکاتەوە لە بۆ گەنجانمان و هەلی کاریان لە بۆ بڕەخسێ و هەروەها شوێنی نیشتە جێبوونیان لە بۆ دابین بکرێ، بە تاکید گەنجان زیاتر وڵاتی خۆیان خۆش دەوێ، هەوڵی ئەوەی نادەن کەوا کۆز بکەن لۆ دەرەوە و لێروکانە مەشغوڵ دەبن بە ئیش و کار و بەدەوامی خۆیان. ئاسۆسیان کارژێری ئۆفیسی گشتی سەنتەری پەرەپێدانی لاوان نیگەرانی قوڵی خۆی دەربڕی و ڕەخنەی توندی ئاراستەی لایەنە بەرپرسەکان کرد و دەڵێت شەرم و عەیبەیە بۆ دەسەڵاتدارانی هەرێم لەو ڕۆژەدا بێن یادی ڕۆژی جیهانی لاوان بکەنەوە. شەرمە عەیبێکی گەورەی بۆ دەسەڵاتدارانی هەرێم لەم ڕۆژەدا ئەوانیش لە پاڵ کۆمەڵێک ڕێکخراوی دڵسۆزی لاوان بێن ئەم یادە بکەنەوە، چونکە بە درێژایی 35 ساڵی دەسەڵاتداری کوردی ینی ستەم لێکراوترین توێژی ناو هەرێم کوردستان گەنجانن، هەر لە ڕوویدان نەمەزراندن هەلی کار هەتا لە کەرتی تایبەتیش قۆڕ کراوە، ئیلا دەبی پاڵپشتی لایەنێکی سیاسی دەسەڵات پێبی گەنجەکە بۆی هەلی کاری بەرکەوێت، بۆی لاوان نائومێد بوونە. بەڵام لە هەمان کاتدا دەبی لاوانی هەرێم لە نائومێدیەوە بەرە ئومێدبوون بڕۆن. ئەویش بەچی دەبێتن خاڵی دەستپێشی گۆڕانکارەکان ئەوەیە خۆیان بڕوایان بۆی هەبی کە لە هەموو گۆڕانکاریەکانی جیهاندا لاوان پشتی شێریان بەرکەوتووە. هەزاران گەنجی ئەم وڵاتە لە نائومێدیان بەدەسەڵاتی کوردی شار و وڵات و نیشتیمانی خۆیان بەجێهێشتووە و ڕێگای مەرجیان هەڵبژاردووە. چاودێران زەخت لەوە دەکەنەوە کە پێویستە حکوومەتی ماوە بەسەرچووی هەرێمی کوردستان بە زووترین کات بیر لەو ستراتیژانە بکاتەوە کە ژیان و داهاتووی گەنجان فراهم دەکەن، لەوانەش دابینکردنی هەلیکار، دەستپێکردنەوەی پێشینەکانی خان و بەرەو هاوسەرگیری پێش ئەوەی دۆخەکە بەرەو قەیرانێکی گەورەتری کۆمەڵایەتی و ئابووری هەنگاو بنێت. ئیبراهیم زیاد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.